ماوەی وەرزێکی تەواوە بەهۆی بایکۆتی مامۆستایانی ناڕازیەوە پرۆسەی خوێندن لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی گەرمیان و ڕاپەڕین پەکی کەوتووە و هێشتاش هیچ کام لە داواکاریەکانی مامۆستایان جێبەجێ نەکراون و ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچووش تا ئێستا گرفتەکانی پەروەردەی نەکردووەتە تەوەری کۆبوونەوەکانی. بە پێی ڕاگەیەندراوەکانی پێگەی فەرمی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی ماوە بەسەرچوو لە ماوەی خۆپیشاندان و بایکۆتی مامۆستایاندا ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو کۆبوونەوەی بە ئامادەبوونی سەرۆک و جێگر ئەنجامداوە و تەنانەت بە دێڕێکیش ئامادە نەبوون باس لەو قەیرانانە بکەن کە ڕوبەڕووی نیوەی سنووری هەرێمی کوردستان بۆ پرۆسەی خوێندن بووتەوە. تەوەری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو خۆی دەبینێتەوە لە گفتوگۆ دەربارەی شاندەکانیان کە بۆ وەرگرتنی قەرز و پارەت دەچنە بەغدا و بابەتەکانی دیکەی وەک زیادەڕەوی و باج و چەندانی دیکەی هاوشێوە کە هەندێک لەو تەوەرانە کاری قایمقامیەتەکانە. لە هەژنان و هەشسەمون ببێتە دەنان و دەسەمون. تازەترین هەڵوێستی حکوومەتی ماوە بەسەرچوو بڵاوکردنەوەی نووسراوێک بوو لە زاری وەزارەتی پەروەردەوە کە گوایە لە ئەگەری هەموارکردنەوەی یاسای بودجە لە پەرلەمانی عێراق و ناردنی پشکی هەرێم وەک خۆی ئەوان ڕەزامەندن لە ئەنجامدانی پلەبەرزکردنەوە بۆ مامۆستایان و دامەزراندنی وانەبێژان. ئەم هەڵوێستەش نەک نەبووە هێورکەرەوەیەک بۆ مامۆستایانی ناڕازی بەڵکو لەسەر داواکانیان سوورتر بوون و جەختیان لە بایکۆت و خۆپیشاندانی بەرفراوان کردەوە و ڕایان گەیاند. نووسراوەکە لە چوارچێوەی وەڵامدایە نەک بڕیار. خۆ ئەگەر بڕیاریش بوایە ئەو حکوومەتە هیچ ناونیشانێکی یاسایی نەماوە و ناتوانێت بڕیاری هاوشێوە بدات. مامۆستایان بکات بە هەمیشەیی داواکاری مامۆستایانی ناڕازی پێدانی سێ موچەی فەوتاوی ساڵی ڕابردوو دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوە و بە هەمیشەییکردنی وانەبێژان و پێدانی تەواوی ئیمتیازاتەکانیانە. حکوومەتی ماوە بەسەرچووش سەرەڕای ئەوەی داهاتی ناوخۆ و باج و فرۆشتنی نەوت بە تەنکەری لەبەردەستدایە، بەڵام ئامادە نییە وەک نیشاندانی نیازپاکیەک تەنها موچەیەکیش بگرێتە ئەستۆ و خۆی لە تەواوی بەرپرسیارەتەکان دەدزێتەوە و بە دەنگە ناڕازیەکان دەڵێت داواکاریەکان با ڕووی لە بەغدا بێت. کاتێکیش بەرەو بەغدا دەکەونە ڕێگریان لێ دەکرێت و لە بازگەکان ڕێگەی چوون بۆ بەغدایان پێ نادرێت و ڕێگاژ نادرێت بەغداد ڕاستەوخۆ موچەکانیان پێ بدات. ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە تا ئێستا هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ دەستپێکردنەوەی خوێندن لە وەرزی دووەمدا نییە و نازانرێت لە سایەی دەسەڵاتێکی بێباکدا ئایندەی خوێندن و چارەنووسی منداڵان و قوتابیانی هەرێمی کوردستان بەکوێ دەگات. ياخذ قضيه ماديه قضيه ما هو